ئەو گۆرانیاش لە سەداوەکاری کاکە بەشاری کەروەڕی پێشکەشە بە کاکە دەشتی گرێنتی و مامۆستا شیبان و کاکە کۆدۆ و کاکە محەممەدی خارەوەحێد و کاکە عەلی و هومەر و عەبدولکەریم هەموو خۆشەویستان هیوادارم بە دڵیان بێت. دەمگەڕی وە ئەیاو کەسای لە نێو دڵما خۆشەویستی بێگومانم ئێستاش کە تۆ لە دووری من گەلێک پاستی لە دووری من گەلێک پاستی بێگومانم ئێستاش کە تۆ لە دووری من گەلێک پاستی لە دووری من گەلێک پاستی ڕۆژای بەجێ دیشتوم هەموو وەرزم لە خەزانە هەلو ڕۆژای بەجێ دیشتوم هەموو وەرزم لە خەزانە بڕوانەکەم چاوەکانێ بەڕووی کەسیشی تر هەڵبێ بەڕووی کەسیشی تر هەڵبێ کەم چاوەکانێ بەڕووی کەسیشی تر هەڵبێ بەڕووی کەسیشی تر هەڵبێ دەمگەڕیوە ئەیاو کەسای لە نێو دڵما خۆشەویستی دەمگەڕیوە ئەیاو کەسای لە نێو دڵما خۆشەویستی بێگومانم ئێستاش کە تۆ لە دووری من گەلێک پاستی لە دووری من گەلێک پاستی بێگومانم ئێستاش کە تۆ لە دووری من گەلێک پاستی لە دووری